سڵاتان ئەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆڕێکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیلی بارهەڵگر و لۆری دەکەین بۆ ناو شارەکان یاخود لە ناو شارەکان. بەڕێزان ئەمە پێش چەند ڕۆژێک بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکیان دەکرد کە ئۆتۆمبیلی گەورە یان لۆری و بارهەڵگر قەدەغە بکرێت لە 8 بەیانیەوە تا 8 شەو کە هاتوچۆ بکەن بەنەو شەقام و شەقامە سەرەکیەکانی شارەکان ئەگەر باسیکەین بۆ شێوەیە. ئێوە دەتوانن قسە لەسەر ئەمە بکەن کە ئێمە مەبەستمان لەمەدا ئەوە نییە کە تا ئێستا هەرچەندە بڕیارەکە جێبەجێ نەکراوە، بەڵام ئێمە پەیوەندیمان کرد بە ئەفسەرێک لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی باسی لێو کرد کە هۆکاری جێبەجێ نەکردنی ئەم بڕیارە ئەوەیە کە تا ئێستا بەڕسمی بۆیان نەهاتووە. باسی لێو کرد کە هۆکارەکەی ئەوەیە پەیوەندی بە هەندێک میکانیزمەوە هەیە کە دەبێت ڕێک بخرێ، واتە هەندێک بەپێی وتەی ئەفسەرەکە هەندێک لە هاوڵاتیان بژێوی ژیانیان لەسەر ئەو ئۆتۆمبیلانەیەوە کار دەکەن بە ئۆتۆمبیلەکانیان و هەندێکی پەیوەندی بەوە هەیە کە ڕەنگە لەگەڵ نزیک بوونەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا نرخی سوتەمەنی یان نرخی هەندێک لە شتومەک کە هاوردە دەکرێن لە ڕێگەی ئەو ئۆتۆمبیلانەوە قەدەغە بکرێ یاخود بڵێن نرخەکانیان بەرز بکرێنەوە بەهۆی ئەوەی کە ئەگەر هاتوو ڕێگاکانیان لێ قەدەغە کران ئەمە دەبێتە بیانوویەک بۆ ئەو کەسانە. ئەمە بەپێی وتەی ئەفسەرێک لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی و باسی لەو کرد کە میکانیزمی ئامادەکردنی جێبەجێکردنی ئەم بڕیارە تا ئێستا نەکراوە. مەبەستی ئەو بوو کە ئەم بڕیارە دەبێت دراسە بکرێ و پاشان بە شێوەیەک جێبەجێ بکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و لە بەرژەوەندی لایەنە پەیوەنددارەکان بێ. مەبەستی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە. ئێوە دەتوانن بەڕێزان قسە لەسەر پێشنیازەکانتان بکەن بۆ ئەم بڕیارە تا چەند ئەمە سوود دەگەیەنێت بە شەقامی یاخود شەقامە سەرەکیەکانی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. مەبەستمان لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە، کەمکردنەوەی قەرەباڵغی شەقامەکانە کە ڕۆژانە گلەیی و گازندەی هاوڵاتیان ئەوەیە کە شەقامە سەرەکیەکانی شار و شارچکەکان قەرەباڵغە بە شێوەیە کە دەبێتە هۆکاری ئەوەی کە هاتوچۆ بەو شێوە قەرەباڵغیە ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە. هەروەها پێشنیازەکان بۆ ئەو بێت کە دیراسەکردنی ئەم بڕیارە چۆن بکرێت نزیکەی 6 بۆ 7 ڕۆژە تا ئێستا دەرچووە، بەڵام جێبەجێ نەکراوە بەهۆی ئەوەی کە دیراسە نەکراوە و ئامادە نەکراوە. دەتوان قسەی لەسەر کەنەوەها بێگومان لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان لێرن. بەڵێ کەم پەیوەندیمان کاک ئەحمەدمان لەگەڵدایە. فەرموو کاک ئەحمەد لە هەولێرەوە. زۆر سپاس کاک ئەحمەد. والله بڕیارەکان زۆر جێبەجێ بکرێت، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەڵێ بەڵێ کاک ئەحمەد، ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ قسەی ئەفسەرێک لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی باسی لێو کرد کە ئەمە دەبێت دراسە بکرێ و بە شێوەیەک بێت کە زەرەر نەبێ بۆ هاوڵاتیان بەتایبەتی ئەو کەسانی کە شۆفێری ئەو ئۆتۆمبیلانن، بە شێوەیە کە نرخی شتومەکەکانیان یان نرخی سوتەمەنی ئۆتۆمبیلانی کە تایبەتن بە گواستنەوەی سوتەمەنی نەبێتە بیانوویەک بۆ بەرزکردنەوەی نرخی سوتەمەنی بەتایبەتی لەگەڵ مانگی ڕەمەزاندا کە ئێمە دەزانین نرخەکان بەرز دەبێتەوە. بەڵام پێت وایە پێشنیازی تۆ چییە بۆ ئەم بڕیارە ئەگەر جێبەجێ بکرێت چۆن بێت؟ والله جێبەجێ بکرێت بەڕێزەکان بەڕاستی ببنێتە هۆی بەردانی هۆی شەقامەکان. بەڵێ زۆربەی ڕووداوەکانیش لەگەڵ بارهەڵگرەکانە قەدەغە بکرێت زۆر شتی تاکە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر. بەڵێ محەممەد لە ڕانیە. فەرموو کاک محەممەد. سەرتا دەستخۆشیان بەرنامەتان لێ دەکەم. زۆر سپاس کاک محەممەد. کاک محەممەد بەباشی گوێمان لە دەنگت نییە؟ بەڕای من ئەم بڕیاری کە دەردەچێ بڕیارێکی باشە. بەڵێ سوودی هەم خەڵکی تێدا و هەم ساقەکانیش تێدا بڕە. بەڵێ ئەم ڕووداوی هاتوچۆشکەم دەبێتەوە. بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت. دەروێش لە هەولێر. سڵاو لێ بێ فەرموو. ئەو کاتت باش. زۆر سپاس کاک دەروێش. دەستان خۆش بێ بۆ ئەستەوەرەکەتان. زۆر سپاس دەکەین. ئەوە لە کاتێکدا شت جێبەجێ دەبوو کات فەنتانشێکی تاکەوە کات نەهێشتنی نەچوونی سیارەی گەورە بەناو شاردا کاتی لە کاتی ڕۆژدا. بەڵام دیارە ئەو شتە کاتێک جێبەجێ دەبوو ئەگەر بەهاتایە پێشتر ڕێگاوانەکان جێبەجێ بکرایە ئەوە ڕێگای خارجی بکرایە بۆ
سیاری گەورەکردن یان واتە خارجی دەرەوەی شارەکاندا ڕۆی بە بازنەیە زادەیەکی بازنەی گەورە بکرایە نەوەک ئێستا کە مەسەڵەن بڵین تێکەڵبوونی دەوام گرفتەوە تێکەڵبوونی سیاری گەورە و بێکەوە لە یەک شەقامدا بۆ مەدخەلی شارەکاندا و تێتێک زۆر دەژە بەنسبەت ڕەمەزانی بەرزبوونەوەی مەواد ئەو وا دەرم شتێک نییە بەپی بە ڕەمەزانەوە بێت ئەو مانگی ڕەمەزان دیارە کەوتۆتە ناو هاوینی چۆن ساڵێک کەکەرەکەوێتە هاوین شەویش هاتوچۆ بووی هەیە و ناگرفتی سەرما و باران و بەخت و شخم و ڕێگا زیران و شتیوانی یانی ئاساییە دوایەوە دەرەوەی شارەکان ئەگەر بێت و گەراج هەبێت و گەراجی گەورە ئەتوانانی بە سیاری وچ بۆ بابەتەکان بگوازێتەوە ناکاتە ئەو کێشەیە بۆ گرانبوونی مەواد لە بەڵام من کێشە هەرە گەورە ببینم بۆ حکومەتە حکومەت ئایا ئەو نەوتەی کە دەیبات ئێستا کە دەیبینین ئەو تەنکەرانە کە ڕواتن لە ڕێگا خارجەکان بۆ دەرەوەی حدود دوشتوا بە قاتاغی باتن و بۆ زی ئەوە گرفتەکە بۆ ئەوان دروستە بۆ خەڵک دروست نابێتن وابزانم کە تاخیرەکەن لەبەر خۆیانە کە گرفتی نەوتیان بۆ دزی نەوتیان بۆ دروستە بێ و زۆر سپاسیەوە شەکەم زۆر سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر بەڵێ بەختیار لە سلێمانی فەرموو کاک بەختیار قوربانیان چۆنی زۆر سپاس کاک بەختیار باشکر زۆر سپاس خۆشی بەرنامەکە لێ یەکەم گەلێک سپاس دەکەم بلای بەڕێز من شۆفێرێکم لە کارگی چمەندۆی تافلۆجە بەڵێ طبعا ئۆتۆمبیلێکی زۆر لەبەر بەرگای مەعامەلە ئەم بەرزەتی خۆمانەوە قساتە بەڵێ ئێستا ئەم بڕیاری ئەمان دەریان کردو ئێمە یعنی ئەبێ کە بەیانی بارێک کرد شەوێکی دەرەوە وانە لە هەموو سەیتەرەکانی شەو ئەم لۆری بارە خۆی کا بەرژوورە ئایا لە سلێمانیە چی ڕۆیە ئەم هەموو سیارەکە کراوە لەناو ئەم شارەوانێ کێ بەرپرسیارە لێ بۆچی ڕێی ناگرن ئێمە جادەمان کە ئۆتۆمبیل هەولێ ئیتر کاگاچیت بۆ هەوارە بەرزە بۆ میوانی ئەبێت سیارەکە لە جادە عامەکە فڕێبێ ئەچی بۆ ئاڵاق ئەبێت بچی لەسەر جادی شەڵتەکە فڕێبێ یعنی بە سیارەی بچکۆلە ناتوانین بچی بۆ ماڵی کەسێکە کارێکە یعنی ئەگەر نەخۆشێک هەبێ وەڵا بیلا من لەو سەرکارەکەدا ئەلیشم بەنەوعێ ئەو سیارەیە خۆشتر نییە لە تۆ تەلەفۆنکەی بە فەڵ بیست و دوو وایە ئیلا بێ بە سیارێکی بچکۆلە تۆ ئەو نەخۆشە لاسانی حەڵات ڕێکواڵە کوێرەیەکی شتێکێکی یعنی بەنەوعی سیارەی گڕە خۆیەتا لە کاکی جا لە شەڵتێکەوە بەرەو دەفتار ڕۆمانە نایێت یا ئێستا ڕۆژانە چ حاڵێکە والله وبلا طلع مشوا غير مستدير صار السائق والله بلا طلع وابيات وناير مشروع جوكم دواي دوان شو بەڵێ يعني بس بالسياران احوالك ما بوبكان ني هوا هي تاوي بيدا بقوا ساري سكوليتي سايقني اخوانا كان بشير معنا والله يجي اوي كلا الساري سكولا قومي القران قد بحياتي هذا الساري جورا يعني باورنا كما الشباب قومي ساري قلت له مسابقه قاسيان السياره اشيلت لنا وراسي الشارع يعني امر راس داغزوني وطمين نبيت بەڵێ سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێشڕە و هیوا دەڵێت گەر جادەی تایبەتیان بۆ دروست بکرێت شتێکی چاکە بڕوا ADV دەڵێت شتێکی چاکە من پشگیریان دەکەم ڕەوا محەممەد بە شتێکی باشی دەزانێت هەروەها تاقانەی دنیا هەمان شت پێی وایە شتێکی باشە باوەڕ ئەسووە دەڵێت بەڕاستی قەدەغە بکرێت زۆر باشە چونکە زۆربەی ئەو ڕووداوانی ڕوودەدات بەهۆی هاتوچۆی ئۆتۆمبیلی گەورەوە یاروەها دلێر فاروق دەڵێت دەستخۆشتانی دەکەم چونکە دەڵێت سیارە گەورەکان حیساب بۆ سیارەی بچووک ناکەن دووبارە دەستخۆشی کردو سپاسی دەکەین سامان RM دەڵێت ئەم بڕیارە لە جێی خۆیەتی یاسین لە سۆران فەرموو کاک یاسین زۆر سپاس کاک یاسین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یان دوورکەویتەوە لێی زۆر سپاس دەکەم بەڵێ کاک یاسین باشی برام سپاس دەکەم کاک یاسین گوێمان لێتە تەوەرەکەتان لەسەر چێ برام کاک یاسین تایبەتە بە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر لە ناو شارەکان ئەمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە لە هەرێمی کوردستان سڵاو لێ بێ فەرموو بەڵێ سەردار لە دوکان سەردار لە دوکان بەڕێزەکەمم کاتر باش زۆر سپاس کاک سەردار سەبارەت بە قەدەغەکردنی ئۆتۆمبیلی هاتوچۆ لە ڕۆژە ئۆتۆمبیلی بار هەڵگر لە ڕۆژە بەڵێ بێگومان ئەمە لایانی چاک و خراپی هەیە لایەنە چاکەکەی ئەوەیە کە هۆکارێکی سەرچێ بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن چونکە ئەگەر ئێمە چاک بە ڕووداوەکانی هاتوچۆدا بخشێنەوە دەبینین بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا زۆربەی ڕووداوەکان
بەهۆی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانەوە بوو. ئەمە لایەنە چاکەی ئەوەیە کە ئەگەر قەدەغە بکرێت لە ڕۆژدا دەبێتەوە هۆکارێک بێگومان بۆ کەمکردنەوەی ڕووداویات. ئەمە لایەنە باشەکەی. لایەنە خراپەکەی بێگومان دەبێتە بربەستێک لەبەر بم بەرزبوونەوەی نرخ بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا. بەڵێ چونکە ئەگەر ئێمە هەر لە ئێستادا بە بازارەکاندا بخشێنینەوە دەبینی پێش هاتنی مانگی ڕەمەزان شتەکان یعنی دوکاندارەکان و شتەکانیان بەرز کردێتەوە، نرخی شتەکانیان بەرز کردێتەوە. بەڵام وەک پێشنیاری من ئەوەیە کە بێگومان یعنی ئەم شتە هەمووی ناکرێتەوە سەر ئەستۆی خاوەنی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بێگومان بۆ بێبەرنامەی و بێپلانی حکوومەتی ژەگەڕێتەوە، چونکە پێویستەوان کە ڕێگاکە بێت کە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانیش هەمووشەی تێدا بکەن، چونکە وانیش بێگومان وانیش خێزانیان هەیە، وانیش خەڵکیان هەیە، خەڵکیان بەمرەوەی و بێگومان دەزانین کە هیچ کەس بەبێ یعنی ئەوەی داهاتێکی هەبێ ناژیە، بێگومان وانیش پێویستە کاسی بکەن و زۆر سواس دەستخۆش. زۆر سپاس بۆ کاک سەردار لە دوکان. بڵێ داستان لە کەرکووک سڵاو لێ بێفەرموو. داستان لە کەرکووک ئەم کاتت باش کاکشوان دەستخۆشی و تەوەرەزیەکەم. زۆر سپاس داستان خان فەرموو. من دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەم بۆ ئەو بڕیاری کە دەری کردووە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لە هەشتی بەیانی و تا بۆ هەشتی شەو کە هاتیۆ قەدەغە بکرێت. هیوادارم ئەمەش کە بە مەزبوطی جێبەجێ بکەن و تەطبیقیکەن کە تشویقی نەکەن و کە ئەمەش دەبێتە هۆی هاتوچۆ هۆی ئیزدیحامی هاتوچۆ. ئەگەر ئەمەش بێ و ڕێگایەکی تایبەتیان حکوومەت بۆیان دادین بکات و ڕووداوی هاتوچۆش کەمە بێتەوە. بەڵێ چونکە لەو ڕێگایانە زۆری ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانە ئەدینی سیباقەکەن کە باریشان پێە کەسەر لە سەرنیشتەکانی دیکەش ئەشێرن ئەبێتە ڕووداوی هاتوچۆی دووربەزێنی لێکردەوە. هیوادارم ئەم زەمانەش کەم بێتەوە، ڕووداوی هاتوچۆش کەم بێتەوە. ئێوارەیەکی شاد بێوە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ کاروان لە سلێمانی فەرموو کا کاروان. زۆر سپاس کا کاروان. وەڵا بەنسبەت ئەو تەوەرەوە کاکشوان بەڕاستی گوێ لێمە کاکشوان. بەڵێ گوێم لێتە کا کاروان. بەنسبەت ئەو تەوەرەوە بەڕاستی ئەوە کارێکی باشە بەڕاستی باز، بەڵام ئێمە جادەمان نییە. ئەنجا من بۆ بەنسبەت منەوە مسارەی میوەم پێوێ. ئایا ئەو میوە گران نابێ، ئایا ئەو میوە خراب نابێ ناوسەرە لە هەشتی هەشتی وارە لیا بمێنێتەوە. ئەنجا بەڕاستی ئەمان جادانیە تا سوودەکە داخلی سلێمانەیەوی جادێکیان نییە. بەڵێ وەکو جادەی ئێستا هەولێر 120 دروست کردووە عامیش دەروی شاری دینە هەولێرەوە باشە بۆ، بەڵام لە سلێمانی جادەمان نییە. ئێمە لە سلێمانی ئێمە لە کوردستانە جادەمان نییە. بەڕاستی ئەو قەرارێکە دەریان کردووە لەواتە بم لە هەر دەرچوونی سلێمانی 2000 لۆری دیابێت. ئەو خەڵکە چی بکە کەسابەت نەگای چ بکە بانێت تا ئێوارەی خەڵک بلۆک بێنێ لە دەربەن و لە سلێمانی ڕێگرێت لە هەشتی بایانیوە تا هەشتی وارە ئەی خەڵکی لەگا چۆنیش بکە. بەڵێ سپاس بۆ کاکاروان لە سلێمانی لە سەر فەیسبوک. زریان دەڵێت درەنگ بوو بۆ ئەم بڕیارە، دەبوو زووتر ئەم بڕیارە جێبەجێ بکرای هەروەها هیوا شوانی لە کەرکووکەوە تێبینەکەی نردووە. دەڵێت بەڕاستی شتێکی زۆر باشە کە نەهێڵن ئۆتۆمبیلی بار هەڵگرتن بێتە ناو شارەوە لەبەر چەند هۆیەک. دەڵێت ڕێگە پیس دەکا و ژاوەژاو دروست دەکات و دەبێتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان و سێهەم دەبێتە هۆی قەرباڵغیەکی زۆر بۆ هاوڵاتیان، چوارەم دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ. سامان مستەفا دەڵێت قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر شتێکی باشە، بەڵام بە هیوای ئەوەین کە کاتی شەوانیش هەر قەدەغە بکرێت، چونکە دەبێتە هۆی تێکدانی ڕێگاوبان. ڕەنگە بپرسن بۆ بە شەویش قەدەغە بکرێت. دەڵێم چارەسەر ئەوەیە کە بتوانن ڕێگەی ئۆتۆمبیلی بار هەڵگر دروست بکەن و شت بگوازنەوە نەک بار هەڵگری گەورە. مەبەستیەوەیە ئۆتۆمبیلی بچووکتر بەکاربێنرێت بۆ گواستنەوەی شتومەک. بەڵێ ئەڤین خان لە هەولێرەوە. بەڵێ ئێوارە باش. زۆر سپاس. ئێوارەت باشە ئەڤین خان فەرموو. باشتر مامنان دەستخۆشی بۆ زۆر سپاس دەکەم. ڕاستی دەستخۆشی بۆ بڕیارە حکوومەتە هەرێما کوردستانی ڕاستی گەلک پێتبیە زیاترین وەخت ئەو بڕیارە هاتە بەدانان، چونکە ڕۆژانە چەندین هەوڵەتی
دينا مردن بر روداوي هاتي شوية شقامة كردي تايبتي لنا بازارة كردستاني هوا دارم أفضل يارا جدا كريدن بزرين وقت أو أوتومبيل بار هرجر بنا قدرة كرن ناف باجر كد كردستاني تايبتي بروش نبش بەڵێ ئەڤین خان خۆی ئەو گلەیی کە دەکرێت کە بۆ جێبەجێ نەکراوە پێم وابێ بە ئەمڕۆ دەکاتە 6 ڕۆژ کە بڕیارەکە دەرچووە و جێبەجێ نەکراوە لایانی پەیوەندیدار یاخود بەوتەی ئەفسەرێک لە بڕۆباتی گشتی هاتچۆ دەڵێت ئەم بڕیارە دراسە نەکراوە ئێستا و جێبەجێکردنی لە ئێستادا سەختە لەبەر زەرەرگەیاندن یاخود زیانگەیاندن بە هەندێک هاوڵاتی هەروەها ڕێگاوبانەکان کە هەندێک بەشداربوو دەڵێن ڕێگاوبانەکان ئامادە نین واتە ئامادەسازی نەکراوە بۆ ئەم بڕیارە تێبینی جەنابەت لەسەر ئەو ڕائانە والله راستي تتبيع بريارة كذا بدي كده متترين وقت للاني حكمة هرما كردستان تايبتي برلمان تاريخ كردستان أو بريارة بدنا برلمانش أو بريارة جلقة تتبيع جرين درسها جيانا هولاتي كردستاني شكرا أو هولاتي كردستان راست أو أوتومبيل بار هرجر جيانا ما بيت جدازي كردن بس بلا شقامة وان بيت قراندن جادا وانا جشتي بيت تني بس بوان بيتن شكرا أو شقامة ما أو أوتومبيل بار هرجر خراب كان بزوري چکو بار وان کلا کی زرانه هوا دارم لانه پیوندی دارها گردنگ من حالات یا بیتن او حالات یا نه مرن گناهن الجی خدا می جیانن بلا جی شقاما جی بجی بگیره بتنه بو بار هرگرد کردستانه بس متاخذ یا حالات یا های جمع تلفونت کن زیجن الله اول بلا حکمت هرمی او کام کرد نفقات جاهی بنا دولت دیگه شرم ما کرده چون او نفته بو ما کردایه و هم حالاتی ها نبو کسی کتنه بلا او اقصانه کن چون دجمن من که خود دنه کنالون بی آسمانی بلا دل خود نخوش نکن دارید دقیقی من حالاتی ها بلا اقصانه کن دست خوشی بزاره بو تواریتا سپاس بۆ پەیوەندەکەت وریا لە هەولێر فەرموو کاک وریا کاک وریا لە هەولێر زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک وریا فەرموو بەڵێ ئەو تەوەرە زۆر گەرەتە شتێکی زارێ هیچ بەرنامەیەکوان نییە بۆی بۆ لێرێ باڕاگرانە مەبەستەوەی بڕیارەکە غەڵەتەیان تەوەرەکە کاک وریا ئەوە بڕیاری دراوە زۆر هەڵەیە بەڵێ زارێ جێگایەکوان نییە لەو لێریانە لێ ڕاگرینە دەرەوەی شارە یەکسەر بڕیا دەبرێت تەنها ڕێگا نەبوونی ڕێگای تایبەت بەو ئۆتۆمبیلانە یەکێکە لە هۆکارەکانیان باڵاگرەکان بەڵێ ئەمە یەکێکە لە کێشەکانیان کێشەی تر هەیە پێت وایە کێشەی تریش هەیە هەر باڵاگریش نییە سیارە هەیە گەرەک سەریعە ناو شار بەڵێ ئۆتۆمبیلێک بچووکیش بەڵێ کاک وریا سپاس بۆ پەیوەندەکەت ڕێباز لە سلێمانی زۆر سپاس کاک ڕێباز دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم سپاسی بەڕێزانی کارمەندانتان دەکەم لە پەیوەندیەکەی ئەوەی کە پەیوەندیشی گرتم بۆی بەڵێ سپاس بە ناوی ئەوانەوە فەرموو وڵی بەڕێزایی ڕاستی بگرفتوان بڕیار یەکتان جێبەجێکردنێتی بەڵێ بڕیارانەش هەروەکو بڕیارەکانی قەداکردنی لەرگە و جامڕەش و بڕیارەکانی تابلۆی شین و تابلۆی پێشمەرگە و تابلۆی وەزارەتی ناخۆ وەکانی شخصی مەسئولین و بەرپرسەکان من ئەوەنەیە تەنها ئەم بڕیارە بۆن سەرناگرێت لەبەرەوەی نەوتەکان بەڕاستی ئەبێ چاوپۆشی لێ بکرێت هەروەکو چۆن لە قەپانەکانە چاوپۆشی لێکرێت لە کاتی وەزنکردنیانە لە ڕێگەکانی دەرەوەی شاردا بەڵێ دەتوانم خازاتی فەقیر برجاوتی خاصی فقیر اشکتو بذری خاصی فقیر اشکتو هر وقت درگای زیان کچون جوجان نکرد لسر خوان من مثلا هم حكومة لقاضي فقير عيش ناقة أجل قاضي فقير عيش كا يا طب رجاي دلوا كلا مثلا مسلماني كلا تصدري وسط مكتب درزنا كان كلا بنجرو كتو توصل جادي يا بو جادي عندنا أنا درزنا كان لا في خيوان ولا ما تبي لا صار كذا كتو وسط جادي تصدر راسي كم جادا هو ما شكله بس ما تدري فارق وارنو جيبا كلنا براسي ده بزودي خم كعيش كان تفوشي ده بس بقيت أنا كم وسط كتوبن زۆر سپاس بۆ کاک ڕێباز دەستێمانی بەڵێ خالید لە قەڵاتزیە فەرموو کاک خالید کاک خالید بەڵێ کاک شۆن چۆنێ زۆر سپاس کاک خالید فەرموو باشی کارەجان زۆر سپاس دەکەم
هەرێکاکە یەکش میشە تەلەفۆن کردەوە بۆ ڕقەمەکەی کۆنتڕۆڵشتان بەس جوابی نەبوو ویستم ئەوە زۆر باگوێت چاوم پێکەوت بۆ بڕیارە زۆر خۆشحاڵم کە چاوم پێکەوت کە قسە بکەم لەگەڵت بەڵێ بسیار جار سەردانی ئەو مەرزانەی خۆمان کردووە لە منتیقەی چێلێ و بۆ نمونە قومدۆڵ ئەو منتیقەیە خۆی مەرجی چێلە ڕێگایەکی زۆر حاجی زۆر ناخۆشە بەس وەرە تەماشاکە ئەلبیەکانیان ببینێ ئەلبیەکان خۆی بۆ 12 تەن دیکەوە نۆرمال 12 تەن لێ بارکە لەو ڕێگایەوە بار دەکا 22 تەن هەڵدەدا لەسەر پشتی ئەو ئەلبیا دادێتە ناو شار ئایا بنکەی پۆلیسی هاتوچێ قەڵازیە چکارەیە کە بۆ نمونە دانەیەک قەپانێک لە بنکەی کومرکی دانشمەندرا دانراوە ئایا بۆ بنکەیە دادێ ئایا چێ ڕێگر لەو وەزها کە 22 تەن بارێکە خۆی ئەلبیەکە 12 تەنی بۆ هەیە بەڵێ ئەو چۆن ڕێگاوبان دەمێنێت چۆن نازانم ڕێ ئەستا لەو هەفتەی پێشوو لانگرۆتێک بەحایلێکەوە لەبەر خاتری ئەو وەرگەڕا کە خوا ڕەحمی پێی کە سەرنیشتەکانی هەم باش دەرچوون بەڵێ بنکە هاتوچێت خەڵازە چکارەیە ئەو ئەلبیەکە بە 22 تەنەوە دێتە ناوشای خەڵازێت چێ بەرپرسەوە بەڵێ سپاس بۆ کاک خەلیل لە قەڵاتجێ هونەر لە سلێمانی فەرموو کاک هونەر زۆر سپاس کاک هونەر کاکشان بۆی و تەوەرەوە کە باسی و سارەی گەورەکە لە دوای دوازدەی شەوە باشە حکوومەتیە محتاجی ئەوەی نەبردۆخنە جاد و بانەکان پانکەیان جادیان بۆ جیاب بکاتەوە ساق یانی سارەی گەورە بەچی دانێت تا لە دوای دوازدەی شەوە ئیشکا یان هەچی مشکلێکە بێت لە شارەکە بوو بە ساری گەورەی نێتەوە بەڵێ جایەوە ئەبێ اقتصادی ئەو کە باچاتی ساری گەورە چاو کاتەوانێ لەگەڵ سارەی کچووکان جا بە قەراریەوە باکە ساری گەورە لە دوای دوازدەی شەوە ئیشکا ئەبێ حسابێکیش بۆ خەڵکی فەقیر و هەژارکارنەوە بوو بە حساب بۆ مەسئولین و بۆ خەڵکی ئینفرادی خۆ هیچ کەسی دەوڵەمەند ساری گەورەی بێنێ هەر کەسی فەقیرە بەڵێ سپاس بۆ کاک هونەر لە سلێمانی هەر لە سلێمانیەوە فاتیمە خانمان لەگەڵدا فەرموو فاتیمە خان فاتیمە خان لە سلێمانی بۆ خۆت و هەموو کارمەندانی کەناڵی NR زۆر سپاس فاتیمە خان فەرموو کاک شوانگیان وەڵای خۆی بڕیاری زۆر جوانە بۆ قەدەغەکردنی ساری گەورەی بارهەڵگر لە ناوشاردا بەڵام ئەی ئایا من پرسیارێک لە ئێوەکەم ئەی ئایا ئەگەر سیارەیەک ئەوە بارێکی هەڵگرت و ڕێی کەوتە ناوشار پێویستە لەو شوێنە داینێ ڕوو کاتێک کوێ ئەوە بە ڕۆژ و ڕوو کاتێک کوێ لەو شوێنە ئەبێ داینێ ئەو برادەرە ئەڵێ با لە شەوا بێ ئەی ئایا شەوا چۆن ئەو کەسە یعنی ئەبێ ئەوە خەڵکی ئەم شارە نەبوو خەڵکی شاری کشە بوو ئەو ئێوێ بارەکە داگرێت بڕاتەوە بۆ شوێنی خۆی ئەی چی بکار ڕوو کاتێک کوێ وەڵای خۆش توێوەی توانە لەبەر ئەوەی بۆی ناوشار کولی ماڵێ سیدکە هەموو ماڵێک چوارسار و سێسارەکە بری نییە ئیزدحامێکی زۆر لە ناوڕاستی شارە زیینگەت بۆ بەڕاستێکەکەی هەناسە تومە هەموو عالەمەناسەی تومە شەوێکی گەرمە خۆی سارت گەرمە ئەم ئاوهەوا ناخۆشە هەیە ئەی ئایا ئەو بەرهەڵگرە بەو ڕۆژدا ڕێ ئەکەوێتە ئەو شوێنە چی بکە باشە ئایا دائیرەی مرور ڕێگەی بۆدا ئەنێ ئایا ئەبێ بۆسێ لەو شوێنە کە لەو کاتەی خۆیان دای نەگرێ بەشە و دایگرێ ئەی ڕووکاتی کوێن ئەتوانێت بگەڕێتەوە بۆ شاری خۆی چی بکە باشە ئەمە هەمووی پرسیارێکە بۆ دایرەی مرور یعنی نازانێت ئینسان نازانێت بکە مەسەڵەن من تاریکی گەورەم پێ و چی بکەم ئەبێ ڕێکەکەم چی بێ ئەیوە نییە ئەی تاری بەکوێ ئابڕا خۆ باڵاریش نیە بە عاتمانە بڕێن بەڵێ سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت کرێکار مەناف دەڵێت کارێکی باش دەکەن ئەگەر قەدەغەی بکەن خۆ ئەو بار هەڵگرانە دەڵێت پیا و بێزار دەکەن هەروەها ڕێباز خۆشنا و دەڵێت شتێکی باشەوە کارەساتی لێ ناکەوێتەوە بەهێز شوان دەڵێت شتێکی باشە بەڵام حکوومەت دەبێت بە جدی کێشەی ڕێگاوبان بۆ شۆفێرانی بار هەڵگر چارەسەر بکات عەبدوڵڵا عومەر دەڵێت ئەم بڕیارە خۆی لە خۆیدا شتێکی زۆر باشە ئەگەر بیکەن پێویستە حکوومەتی هێرێم ئاورێک لە ڕێگاوبانەکانی کوردستان بداتەوە باوکی محەممەد لە سلێمانی فەرموو باوکی محەممەد باوکی محەممەد لە سلێمانی
براکەمەم کاتت باش دەستخۆشی تەوەرەکەت لە یەکەم زۆر سپاس باوکی محەممەد فەرموو. وەڵام شەر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ بڕیارە دەستی وادارم جێبەجێ بکەوانەوە هیچ کەش بەڵێ دەستخۆشیش بۆیەوە. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت. تێبینی ترمان بۆاتەوە سەرباز موشیر دەڵێت بڕیارەکە زۆر باشە بەڵام پێم وایە باشتر دەبوو ئەگەر ئەم بڕیارە شەقامە دەرەکیەکانیشی بکردبایە خۆڕاستە کێشە دروست دەبوو بەڵام بڕوا بکەن زیاتر لە نیوەی ئەو ڕووداوانی کە ڕوودەدەن لە شەقامە دەرەکیەکان هۆکارەکانی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانن هەروەها سامی عەلی دەڵێت دەبێت بەڕاستی خەڵکیان هەراسان کردووە بەدەست ئەو سیارانەوە و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزم لەگەڵتان بەردەوامین لە سەتۆری کۆمەڵایەتی فێسبوک ئارام سلێمانی دەڵێت ئەگەر ئەمە بکرێت شتێکی زۆر باشە بەڕاستی ئەم ئۆتۆمبیلانە جادەکانیشان خراپ کردووە شکار سالار دەڵێت بەڕاستی کارێکی باشە ئەگەر هاتشۆی بار هەڵگرەکان لەناو شاردا قەدەغە بکرێت چونکە قەرەباڵغێکی زۆر کەم دەکاتەوە ڕێبوار هیرۆی دەڵێت من پێم وانیە حکوومەت بەم شێوەیە بتوانێت ڕووداوەکانی هاتچۆ کەم کاتەوەوە کێشەی سەرەکی لە کوردستاندا ڕێگاوبان و پابەند نەبوون بە یاساکانی هاتوچۆوەیە نەک بار هەڵگرەکان. بەڵێ سەرتیب لە چۆنچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. ئەم کاتێ باش. زۆر سپاس کاک سەرتیب. کاتە شوانجان چۆنی؟ سپاس دەکەم کاکە سەرتیب. فەرموو. برای بەڕێزم تەوەرەکەت لەسەر قەدەغەکردنی سیارەی گەورە و باڵ هەڵگرت. بەڵێ کاک سەرتیب. بەڵێ کاک سەرتیب. وەڵا بەڕاستی بڕیارێکی جوانە و لە جێگای خۆیەتی ئەوە تەنانەت بۆ جوانکردنی سیمای شار و بۆ پاکردنی ژینگە و ئەوە یەک دوو دەوری ئەساسی خۆی هەیە ئەگەر جێبەجێ بکرێ بەڕاستی لێرە خۆی بەڵام لێرە شتێک ئێمە ڕۆژانە ئەو سیارانی کەدا ئەوەزێ بۆ ناو شەقام بەکەی تەخسیس و پیران نییە بە پێی یاسا بۆ نمونە لە دنیای دەرەوە ساڵی مۆدیلێک ئەمرێ مۆدیلێکدا ئەبەزێ ئێمە لای ئێمە ڕۆژی لە دوو مۆدیل تا سێ مۆدیلدا ئەبەزێ بۆ ناو شەقامەکان بەبێ ئەوەی جسور و تڕوق و شتانەی بۆ ئامادە بکەین وەکو تەخسیس و تەسلیم ئامادەکاری تێشدا بەزینی سیارە بەڵام ئەو برا ئەفسەرەی کە لە سلێمانی ئەڵێ جارێک ئێمە ئەو بڕیارە جێبەجێ ناکەین دیارە ئەو لە حکوومەت و ئەنجومەنی وەزیران باڵا دەسترە بەڵام شتیوا چۆنە بێت تۆ لە سەروی خۆت و لە جیاتی علیا بڕیارێک دابەزێ بگاتە ئاستی خوارەوە چۆن ئەبێ جێبەجێ نەکرێ یعنی بەڕاستیەوە جێگای نیگەرانیەوە ڕاست نییە لە ڕووی یاساییە و لە ڕووی کەواتە کاک سەرتی پێت وایە قسەی و ئەفسەرە ڕاستە کە ئەم بڕیارە دەبێت دراسە بکرێ ئامادەسازی بۆ بکرێ اینجا دەربکرێ بۆ هاوڵاتیان یاخود لە ڕاگەندەکانەوە بڵاو بکرێتەوە ئایا ئەو برا ئەفسەرە یعنی لە توانە هەیە لە جێ حکوومەت بتوانێت لە ماوەی 24 سەعاتە جادەیەکی باشنەیی بە دەوری سلێمانیا دروست بکات بە شێوەیەکی تەسمیم و تەخفیف ئەو باڵێرگانە بە ڕێگای تایبەتی خۆیان هاتوچۆ بکەن ئایا ئەو بڕیا ئەفسەرە هاتوانێت لە دەرەوەی شار چەند گەراجێکی عام دروست بکە ئەو سیارانە چی وەکو بار هەڵگر و چی وەکو مانەوەیان لێ بمێننەوە ئەگەر خەڵکی دەرەوەی سلێمانی و هەولێر و دووەک بن شتیوان گونجاو نییە چی وەکو جانبە یاسایەکەی چی وەکو ئیدارەکەی ئەوە بڕیارێکەوە هەر بڕیارێک لە سەروی ئێمە دەرچەیە لە جیاتی علیا لەلایەن حکوومەتەوە دابەزێ بۆ خوارەوە ئەبێ ئێمە جێبەجێکاری یاساکە بین یا جێبەجێکاری بڕیارەکە بین برای بەڕێزم ئەوە نەخوازراوە و نەگونجاوە وەڵام من بڕیارێک لە حکوومەتەوە دەرچێ جارێ پێویستی بە دەراسایە و جێبەجێ ناکرێ دیارە ئەو برا ئەفسەرە خۆی حکوومەتە حکوومەتی سەر بەخۆیە هەر بژی و سپاس دەکەم سپاس بۆ کاک سەرتیب لە شەمچەماڵ تارینا لە سلێمانی سڵاو لێ بفەرموو زۆر سپاس تارینا خانم خۆشحاڵم بۆ تاریک کرد لە بەنامەکە بەشدار بوانێ ئێمەش خۆشحاڵین فەرموو دەکەم کەشوان وەبزانام تاریک تریش شتێکی وان بیت کە قەدەغەکردنی ئۆتۆمبیل بار هەڵگر لە شارەکانە هاتوچۆ نەکەن بەڵێ بەڵام ئەم بڕیارە بۆ یعنی بڕیارەکانی هەروکو چەند شۆفێرە سەرپێچیەکان بڕیارەکەش هەر ئاوا بوو ینی هیچ نەبیست و ینی گوم لە هیچ شتێن نەبی ینی مەقسەم ئەوە ینی بڕیارەکان هین نەکرد قبول نەکرد بەڕاستی ئەبێت کاتێک کە تۆ سەرۆکی حکوومەت بێت لایەن گوێنیدارەکان بێت ینی کاشتێکیان وت ئەبێ بە ئێمە چاک وەرەگرین نەوەکو لاکەزایستەکە وەرگین بەڕاستی پێویستە ئێمە سەرپێچی نەکەین و پێویستیشە ئەو بار هەڵگرانە لە کاتی
ئەو شۆفێرانە لەناو سلێمانی هاتوچۆکان بەڕاستی نییە لەناو شارەکەوانە بەڕاستی زۆربەی حادیسەکان هەمووی بۆی باڕی هەڵگرەکانەوە جاری وا بووە کە توش بوون شۆفێرەکان ئەم بار هەڵگرانە بەڕاستی کێشەیەکن بۆ ئێمە جا شۆفێر هێنا ئەم سارانش بێمەناو بڵم سارانی کە زۆرن لەناو سلێمانی ئەوەی سارە لەناو سلێمانیە بڕوان ناکەم خەڵکیۆنەتیاابێ ماڵێ کچەکەی دایکی باوکی ئەمە هەموو ساری هەیە بەڕاستی ئەمە چیە پێویست ناکانی یعنی خەڵکی ئەو سارەشی نەبوو لە ماڵێکە ئەوەن ماڵێ دوو ماڵ ساری هەیە کەچی ئیشەکانیش بەڕێوە چوون بەڵام کەچی ئێستا ئەبینین ئەم هەموو سارەیە ئەم هەموو شتە باڵ هەڵگرێت و سێرکرا عنی بەڕاستی نازانم چۆنی ئەم خەڵکانی بوو ئەوە تەمەڵیش لە چیوە دروست بووە لەوە هەڵ دروست بەڵێ تارینەخان زۆر سپاس دەکەین لەناو شارەکەمان هاتوچۆکەن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ تارینەخان لە سلێمانی بەڵە هەڤاڵ لە هەولێر فەرموو کاک هەڤاڵ مامشوان جانم کاتت باش زۆر سپاس کاک هەڤاڵ فەرموو مامشوان دەستخۆشیم تەوەرە گێ دەکەم دەستخۆشیم تەوەرە گێ دەکەم بەڵام لەنێو شاری هەولێر ئەم بار هەڵگرانە ئێستاوەی لەهاتی هەموو کەسانی بەواستە لە بۆ ناوەچەوە بێتەوە ناو شار واستیان هەیە هەموو ئەوەکان وەتە لایەن مەسئولەکانن بەڵێ کاک هەڤاڵ گوێمان لێتە بەداخەوە پەیوەندەکەی بچرا بڵێ فەرمان لە سلێمانی فەرموو کاک فەرمان نابچراوە کاک فەرمان پەیوەندەکەی کاک هەڤاڵ لە هەولێرەوە بچرا فەرموو کاک فەرمان کاکە دەستخۆشی تەوەرەکەت لێەکەین زۆر سپاس باس دەکەن کاکە لەسەر ئەو تەوەری دەگەکردی مار هەڵگرەکان حکوومەت ئێمە ناڵێن قەدەغینەکە ڕاستە سیارە زۆرە هاتوچۆ قەڵە باڵخە بەڵام ئەو ترێلانەی کە تۆ پیشانێ دەیدا هاتی یەک مانگەوە دوانێت جادەگانی هەرێم هەرەمووی دووسایت کات ئەجااو بێتکە ئەوە هەموو سیارە هەکا بە هەرێمی کوردستانە دەوا ڕێگریە لەوە کە نێت هاتوچۆ قەدەغەکات کابراس بارە هەڵگر بێت ئەتوانێت بە شەو ئیشکات هەزاران کەس مەعیشەتی لەسەر ئەوەیە دەستخۆشی تەوەرەگەت لێکم زۆر سپاس بۆ کاک فەرمان لە سلێمانی عیماد لە کەرکووک فەرموو کاک عیماد سپاس دەکەم کاک عیماد فەرموو عزیزی منی وەڵای من ئەلێرەوە دەستخۆشێکی گەرم لە حکومەت هەرێمی کوردستانەکەم بەڕاستی قەرارێکی زۆر باشی دەرکردەوە بۆ بەرهەڵگرانە شەقامەکانە بەڕاستی زۆر بەداخەوە ئێستا کارەساز زۆر ڕێگە من دەسای ئەو سارە گەورانەوەیە شتێکی باشی کردە من بەڕاستی حتا جادەی تێکداوە جادایە بڕۆ ئیسا بەم گەرمایە بڕۆ ئیسا جارەکەەوە لاتە بۆتە پاسەیەکی گەلێک گەورە ئەو پیرە هەمووی دابەزیوە بەڕاستی بەشۆ گەلێ باشتە و بارگران بەشۆ بڕۆن کاک عیماد زۆرنەی ئەوانەی کە پەیوەندیان کرد گلەی ئەوەیان هەیە کە هۆکاری تر هەیە بۆ ڕووداوی هاتوچۆ دەڵێن قەرباڵغی شەقامەکان تەنها ئەم ئۆتۆمۆبیلانە نین بەڵکو قەرباڵغیەکی ترە و باس لەوە دەکەن کە ڕێگاوبانەکان لە ئێستادا ئامادەسازیان بۆ نەکراوە بۆ ئەم بڕیارە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە ڕاستە ڕێگاوبانەکانی شێشان کەمەکوردی زۆر زۆرتیایە ئەگەر بکرێت تێگەیشتی ئەوەش نەمایە گەلێ لە باشتر و بەڕاستی ئەو شتە دیکەش هەیە لە کۆڵانەکان شەوەسێ بەڕاستیەوەش کاری دیکەیە بەڵێ زۆر سپاس بۆ کاک عیماد لە کەرکووک بڵێ محەممەد لە ئاکرێ زۆر سپاس کاک محەممەد کاک محەممەد ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەیتەوە لێ بە باشی گومان لە دەنگت نییە بەڵێ کاک محەممەد گوێمان لێتە فەرموو دەستخۆشی لەو حکومەتەکەم بۆ بڕیارە زۆر سپاس بازم بە باشی گوێ دەنگە دوو پەیوەندی بێتەوە پێما بێ بەس تایبەتی لە ڕۆژان چونکە خاص ڕۆژانی گوێمان لێتە کاک محەممەد فەرموو بە تایبەتی ڕۆژانی جەمعە و پێنجشەمبۆن و شەمبۆن چونکە خەڵکێکی زۆر لە خۆرەوەی کوردستانی دێنە ناو کوردستانەوە بەڵێ کاک محەممەد گوێمان لێتە گوێمان لێتە کاک محەممەد
بەڵێ هەر محەممەد و هەر لە ئاکرێ فەرمو کاک محەممەد. بەێ مەرحەبا برام. زۆر سپاس کاک محەممەد. وڵۆن بێنێ سەر تەواری ئاکرێ قسە بکەم برا. بەڵێ ئەو کاتەوتم کاک محەممەد هەردووکتان بێکەوە قسەتان کرد فەرمو کاک محەممەد. والله بس محمد السنة بس نضع هذيك نوبة توجه سنة خلاص محمد بس إجنا فرع. بله فرمو. والله من فيا برنامج و آن کوین آرتی راپورت اکو بشوی کی یا آن یا باج بیتن یا تجی همو خال بیتن لسر شاری آکری چیز کردن بوان کمو کرتی لشاری آکری. بله. شاری آکری تقریبا سال 1880 عزیزم یا بیا قضا. وقتی بیا قضا اشتا دو کی گنده کی بی کاتانو که چه شورک با آکری نوت کردن. کاک محەممەد کەم و کوڕیمە بەس لە چییە لە پرۆژی خزمەتگوزاریە خۆت چی؟ والله لای آوی راستی آوام دو روزا ساعتی تیزن و ساعت تیزن هف کسک والا خواه که حراسه که. بله کشی او بله. بله را کش آوی لا شارع های آتان و کس خواهد مدرسه خاصی شکلن. حد بهشنم ابرو نصبه شنو دارد هیچ نکردیه کلی که کلی دادی جان خودی زوریتن. اوش ما حس کردم هنگو راپورتای کی کرد با هنگو جایی خودید با. بعدا خبر راستی مروف نزای چه بیشتر بابا برفرشته وان آوچا راستی هم حس که هیچ وقت این آرتی دیب داخازیت خلقی پتر بگرن شوی آکر راستی همون لایوی یعنی کمو کرتی زوریت لی به طایبت هنده گرکیت ما و چند جرات بیش نمدید ناوی گرکا کان کاک محەممەد لە ئاکرێ گرکا سر هلدان سەر هەڵدان بەڵێ سپاس بۆ پێوەندەکەت. چندان گراکی دیگه شده بس هر وقت گندی دیگه داروبری تای کامو کرده بس به طایبه هستی از گرک خود بیشم. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ئاکرێ مژدە لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. زۆر سپاس مژدەخان. خۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس دەکەم. وەڵا بەنسبەت وەرەکەتەوە وەکو باشی هەیە تاکی هەیە ئەو بڕیارە بەڵام پێش ئەوەی بڕیارەکە دەرکرێ چاک وایە کە ڕێگا و جێگای بۆ دانرێ شوێنی تایبەتیان بۆ جیاکرێتەوە ئەمریان بەسەرا بکەن ئەو کاتە بڵێن بەو شوێنە تاسو بکەن نەک ئەوان دانیشتن لەسەر مێزگردێک لەپڕ بڕیارێ دەرەکەن دژی کۆمەڵی خەڵک کە بژێوی ژیانی لەسەر ئەو کارێ و ناچاریانەکەن کە دەست لە کار پێشتنەوە نابێ ئەمە بەنسبەت بڕیارەکەەوە کە پێش ئەوەی ئیسوکاری خۆیان جێبەجێکەن بڕیارەکان سەسپانۆ بەسەر خەڵکە بەنسبەت کێشەی تریشەوەکو خزمەتگوزاری کێشەی ئاو زۆرە لە هەرێمە بە تایبەتی لە سلێمانی ئێستا بۆ نمونە 4 ڕۆژ لە گەڕێکی سەرکنار ئاوی نییە ئەوەش کێشەی خەڵک نییە ئەوەش هەر پێویستی ژیانی ڕۆژانەی ئەم میلەتە نییە کە تایکان ناخچەن و تاری ناکەن دوایەوە شتی تر تارەی حکومی تەقە بڕیار بۆ ئەوە دەرکەن ئەوە زۆر ضرورە کە بەدەست هەر کەسێکەوە بێ ڕۆژانە کاری ڕۆژانەی خۆی پێنەکەن من وەکو سات حاڵێ تارەی سەحەم بینیوە واتە تەندروستی پیکابەکانیان ڕۆژانە خاوەنی ئەو پیکابەکە بەدەستێ و خۆی سیارکەشی حکومەتە کاری ڕۆژانەی خۆی پێکە کەلوپەلی کەوانتەری قەنەفە و ئەمانە هەیەی کۆگای ئەو فرۆشتی ئەو شتانیان هەیە ئەوانەی پێگوێتەوە ئایا ئەوە بڕیاری ناوێت کە قەدەغە کرێ هەر کەسێ سەرپێچی بکە غەرامە بکرێت بەقەر پرسای سیارەکە پارەی لێ بکەن. بەڵێ مژدەخان سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی لە شارە زۆر فەرموو کاک عەلی. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە دەکەم کاک. سپاس کاک عەلی. کاکە هەموو قەرارێکە دەرەچێ دوو لایەنی هەیە لایەنی ئیجابی و لایەنی سلبی هەیە. ئەو برادەرەی لە تەمسەماڵەوە کاک وەزان سەرتی بوو ڕخنەی لاوتەی ئەو بەرپرسە هەبوو کە بەرپرسەکە نازانم بەرپرسی بەڕێوەبەراتی هاتوچۆ بۆ دیارە ئەو بەڕێوەبەراتی هاتوچۆ بڵێ ئەو خۆی ئەزانێت چیەکە ینی کاک تەرتیب وا باشە بیکەرە مدیری بەڕێوەبەراتی هاتوچۆی ماحافەزەی سلێمانی باشترە باشی دێزانێت کاک عەلی با توانج نەدەین لە قسەی یەکتر کاک سەرتیب ڕایەکی هەیە جەنابەت ڕایەکی دەتوانی باسی کە دوای قسە لەسەکەی شارەزایی لێ نەبێ گوناحە تەدەخولی تیا بکات جەنە گوناحە خۆی کێشەی سیارەی بارهەڵگر لە کوردستان ئێمە نێتە ناوشار هەر نایەتە ناوشار سیارەی گەورە چەندی ساڵە مەمنوع بێتە ناوشار ئەم قەدەغەکردنە بۆ جادەی خارجی بێ واتە تروخەل خارجیە ئەمە یەک دووەمیان تۆ دێی سیارەی بارهەڵگر خەڵک ژیانی بە سیارەی بە من خۆم سیارەم نییە بەخوا نیمە بۆی خەڵک دڵنیا بێ بەڵام خۆی ژیان بە سیارە ئەروە تۆ سیارە قەدەغاکەی بە ڕۆژات و چۆنەکە خەڵک یعنی تۆ بە کەلەرمە ڕایەگری بە سوڵقەوە ڕایەگری بە خێرەوە ڕایەگری ئەی خوارد
مەتنەکە چی لێ مەسەن جار هەیە ئاوی تایە ساردی تایە هەمووی خراپە بێت ئەمە یەک دووەمیان کاکە خۆی دوو حەلیە حکومەت یا بێ جادەی خارجی ئەو جادەیەکی جیاب بۆ سیارەی بارهەڵگر جیاب کاتەوە خۆی لە هەموو دنیا لە هەموو عالەم ئاوایە دوو جادە هەیە جادەی سیارەی بچووک و سیارەی گەورەی ئەمە یەک دووەمیان کاکە ئەوەی لە کوردستانە کێشەیە بۆ جادەی کوردستان تەنکەری نەوتەکانە ئەو تەنکەرە نەوتانەی کە نەوتی پێدەزنەوەی بەنە دەری وڵات خۆی ئەوەیە کێشەکە کێشە سیارەی وڵات نییە ئەو تەنکەرانە بخەنە شەو بە شەو بینێرن بۆ ئەوەی جادەگا قەرەباڵا نەبێت کێشەکە حەلەبێ یا ئەو بۆ کێشە بارە چۆن حەلەبێت دەستخۆشی لێکم بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە شارە زۆر ئەحمەد لە دەربەندیخان فەرموو کاک ئەحمەد کاکسوانجان سەلام عەلەیکم عەلەیکم ئەسەلام کاک ئەحمەد فەرموو خۆشی بەرنامە لێکم و دەستان خۆش بێ یاخوا زۆر سپاس دەکەم زۆر دەستخۆشی لەو کارمەندای هاتوچۆکەم کەوچۆتی میکانیزمی بۆ دابدرێت و جێگا ڕێگای بۆ دابدرێت بەڵێ زۆر سپاسیانەکەم و دەستیان خۆش بە کارمەندانی هاتوچۆ سلێمانی زۆر ماندوون زۆر هیلاتن و دەستخۆشیان لێکم و قسەکەشی زۆر تەواوە بەڵێ بەنسبەتی سیارەی بارهەڵگرەکان و ئەگەر بێت ئێمە لە دەربەندیخان و سیارەی بارهەڵگریشم هەیە من ئەگەر بێ ئەو جادەی ببینین جادەیەکی یەکساییدە زۆر قەرەباڵخە ئەو جادەی ساڵی 50 ئێستا ساڵی 2012 ئایا لە ساڵی 50 ئەوەنە سیارەی بارهەڵگر هەبوو لە ساڵی 55 و 54 ئەو تونێلە دروست کراوە هەتا ئێستا هەر ئەو تونێلەیە نە سەحیبەیەکی تایە نە گوڵۆپێکی تایە ئەو هەموو تەنکەرانەش بۆ هەموو بارەوە بۆ هەموو سوتەمەنیەوە دێن نەشارەزان زادەکە زادەیەکی خراپە هەموو گۆل بووە ئێستا هەموو سارە تەکسیەکان شایدن هەتا دەستنە سلێمانی چەندین جار ژێریان بە عەرض ئاکرێت وای دیاتۆ خەڵک ساری بەرزی پێنەبە ناتوانێت بچێ بە سلێمانی وای دیاتۆ خەڵک ئەگەرێکی ئیشێکی هەبێ بچێ بۆ سلێمانی ئەبێ هەشت ئیشی بە یەکەوە بخاتە ڕۆژێک و ئینجا سەفەرێ بکا بۆ سلێمانی ئەوی بەهۆی کەمی جادەوە هەموو ئەساسەکەی ئەگەرێتەوە بۆ بێ پلانی حکومەت کە جادەی نییە ناتوانێت ڕێگا لە خەڵک بگرێ بڵێ کاچی مەکە شەو بڕۆ یا ڕۆژ بڕۆ ئەمە هیچ یاسایەک باوەڕ ناکەم ڕێگا بدات کە بڵێ تۆ ئیش مەکە ئەگەر ئیش نەکە بۆ بدام بژێریم چییە سایەقێکی بارهەڵگر ئەگەرێکی بڵێ شەو باربەرەم سایەقی بۆ ناکەم ئامادەیم شەو سارێ خۆی بکا بەژێر سیارەیەکان ڕزمێ بۆ هەموو خەڵکان کە سەر لە ئێواران هەمووی بە شێوەیەکی ئەتوان بڵێم مەی خواردن ئەو جۆرە شتانە زۆر مەترسیلی ئەکرێ خاصن سارە بچووکەکان و گەورەکانی ژەکە برم هەر گەورەکانی هەر بچووکەکانە هەمویان ترسناکەن بەڕاستی بەشەو لەبەرەوە جادەکە گۆلە سیارێکی بچووک کێتە سەرەوە لەبەر سووکی وەزنی لەبەر سورعەتەکەی خۆی ناگرێ ڕێک لە جادە دەرەچێ خۆی کا بەژێر گەڵاوەیەکە ئەو کات دەڵێن ئارەوەڵا سیارە بارهەڵگرەکان دنیایان تێکداوە هین بۆ بەڵام ئەو یاسایە کە سایەقی سیارەی گەورە ڕەچاوی ئەکات و پێی لەگەڵی ئەگونجێت هیچ کاتێک سیارەکانی تر پابەندی نابن و حتا لە کامێرە چاودێرەکانە بڕۆن لە سایتەکان سێرکەن ئەو مخالفانەی کە ئەکرێت لەگەڵ سیارەی بچووک و سیارەی گەورە سیارە گەورەکان تەسەوڕ ناکەم لە ساعت 20 بێت سیارە گەورەکان دوام بڵێن لە ساعت 50 بۆ 60 بەڵێ کاک ئەحمەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەی کاک ئەحمەد لە دەربەندیخانەوە دوای پەیوەندیمان بوو بەڕێزان سپێنێ لە تەوری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک لەگەڵتان دەبین هەر لە خۆشی دابن